ئەو گەنجانی کەوا پۆستی گۆرانی و پۆستی ناشیا و ڕسمی ئافرەتی ڕوود بڵاوەکەنەوە، مەلەفاتی خەڵکی بڵاوەکەنەوە، ئابڕووی خەڵک ئەتکێنن. قەسەمەن بالله خوای پەروەردگار هەڕەشەی لێتان داوە. لهم عذاب أليم في الدنيا والآخرة. سزایەکی زۆر بە ئێشتان هەیە بۆ دنیا، باجەکەی زۆر زۆر قورسە. ڕەنگە ئێسا بە خەیاڵتان هەیە بڵێ کواوە چەند ساڵە من پۆستەکەم بەڵام هەتا ئێستا تووشی هیچ نەبوومە. بەڵام بزانە ئین ئەخذەه ئەلیم شەدید. کاتت بێ خوای پەروەردگار بتگریە زۆر خراپ، زۆر پیس سزات ئەدا، دەرناچی، ڕسوا ئەبیتیایە. ئەوە لە قیامەتیش هەر مەپرسە، لە قیامەت ئەدها و ئەمر سزاکەی زۆر زۆر قرسترە. بۆیە ئێوە گەنجن، ئەبێ هەوڵدەن کۆمەلگایەکی جوان بنیاد بنێن، ئەبێ هەوڵدەن گەنجەکانمان بەرەو ئەخلاقی جوان بێت. تۆ خۆت خاوەن خوشکیت، چۆن کچی خەڵک سەرگەردانەکەی، سەیری خوشکەکەی خۆت کە حەزەکەی خوشکەکە دوای لێ بێت، سەیری دایکت کە، سەیری براکانت کە، بە هۆکاری ئەو پۆستەی تۆوە دەیەها ئافرەت فەساد دەبێت، دەیەها گەنجی جوانی پاک فەساد ئەبێت. بۆیە لەخوا بترسە. خوا وعدی داوە ئین الذین، هەر کەسێک کچ بێ یا کوڕ بێت، هەر زمانێکی هەبێت، یحبون ئەن تەشیع الفاحشە، حەز بکەن فاحشە لەناو کۆمەلگایەکی پاکا بڵاو بێتەوە، لەهم عذاب ئەلیم، ئازارێکی زۆر بە ئێشیان بۆ هەیە. فی الدنیا پێش ئەوەی بمری باجەکەی ئەدەیها، بەخوا بمری مستەمسەکە دێتە گۆڕەکەتەوە قوڕ بەسەرت، تۆ بەرگەی سکێشەیەک ناگری، تۆ بەرگەی چەرخێکی ئاگر ناگری، قوڕت بەسەر.